خوێندنگای ڕۆژهەڵاتی بنەڕەتی یەکێکە لەو شوێنانەی بەهۆی هێرشەکانی ئێران بۆ سەرلایەنە سیاسیە کوردەکانی ئەو وڵاتە لە نێو هەرێمی کوردستاندا زیانێکی زۆری بەرکەوتووە. ئەوەی کە دەبین یەکێک لەوانەی کە بۆمبی بەرکەوتووە ئەو مەکتەبەیە کە 180 تا 200 مناڵ لێرە دەرس دەخوێنێ سەرەتا کە بۆمبەکان کەوتونە خوارێ، یعنی هەتا لە نزیک ئێرە کە دەوێتی مناڵەکان هەر لەو کابینەتدا بوون کە ئێوە پێشتر دیتانە، بەڵام کەوا نزیک بوون مناڵەکانیان لێرە ڕاگواستووە. لەو هێرشانەدا 18 کەس گیانیان لەدەستدا و ژمارەیەکی تریش بریندار بوون. بە پێشایەت حاڵەکان دەیان منداڵیش لەم خوێندنگایە کە تایبەتە بە منداڵانی پێشمەرگەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە کۆیە بریندار بوون. دیکە مناڵەکان دێن هێندێکیان دەرباز دەکەن و هێندێکیشان لێر دەبن، ئەو کات بۆمبەکە لێردا لە مەکتەبەکە، ئیدی 20 تا 30 کەس لەو مناڵانە بریندار دەبن، سەر و چاویان دەشکێ. ئەوە مەسەلەی برینداربوونەکە ڕەنگە بەشێک بێ، بەڵام بەشە دەرونیەکەی بۆ مناڵەکان زۆر خراپ بووە، کاریگەری زۆر خراپی هەبووە. ڕێکخراوەی یونسفی سەربەنەتەوە یەکگرتووەکان سەرکۆنەی هێرشەکەی کردووە و دەڵێت هێرشکردنە سەر منداڵان و قوتابخانەکانیان جێ قبوڵکردن نییە و دەکرێت ئەمە پێشێلکردنێکی مەترسیداری مافەکانی منداڵان بێت. قوتابخانەکان دەبێت هەمیشە شوێنێکی پارێزراو بن بۆ هەموو منداڵێک کە لەوێ منداڵان بتوانن فێر ببن و یاری بکەن و گەورە ببن. ئەی دەستپێکردنی هێرشەکە من گەیشتمە خوێندنگە، بەڵام کوتیان کەس لە خوێندنگە نەماوە، بەرەو دەشتەکە ڕۆیشتون. ئەدی منیش بەرەو ئەوێ ڕۆیشتم کە لە گردی یەکەم سەرکەوتم جانتایەکی پەمەی ڕەنگم دیکەی خوێندکارێکی کچی خوێندنگەکەمان بوو، ئەو دیمەنە زۆر بۆ من ناخەژێن بوو. جانتاکەم هەڵگرت و بەرەو نێو بەردەکان ڕۆیشتم، چکە دەمزانی ئەوێ وەک پەناگە بەکاردەهێنن منداڵەکان وە لەگەڵ مامۆستاکانی دی لەوێ منداڵەکانم دیتەوە کە یەکەم سات ئەوانم دی لە پشت سەرمەوە گوێم لە دەنگەکان بوو، بووە 2 دەنگ و 3 دەنگی دیزانیمەوە هێرش بەردە. هەر دەست بەجێ و پاش ڕووداوەکە سوپای پازەڕانی کۆماری ئیسلامی ئێران بەرپرسیارەتی هێرشەکەی لە ئەستۆگرت. تاران پارتە سیاسیە کوردەکانی ئێران کە بنکەیان لە هەرێمی کوردستانە تۆمەتبار دەکات بە هەندانی ئەو نائارامیانەی بەهۆی ناڕەزایەتی دەربڕین لە مەرگی ژینا ئەمینی ئێرانی هەژاندووە. لە هێرشەکانی ڕۆژی چوارشەممەی هەفتەی ڕابردوو جگە لە قەڵای دیموکرات لە کۆیە بنکەکانی هەردوو کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵی شۆڕژێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە زڕگوێزی نزیک شاری سلێمانی و بنکەی پارتی ئازادی کوردستان پاک لە شێراوای نزیک پردێ کرانە ئامانج. فەرهاد فەلاحی، دەنگی ئەمریکا.